ئێستاش مام فارس حسێن بەرپرسی ڕێکخراوی جوتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵ مام فارس ئەم کاتت باش ئەم بڕیارەی حکوومەتی عێراق بۆ ناردنی ئەو بڕەپارەیە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەو کاتت باش کاکە زۆر سپاس بۆ دەنگی ئەمریکا. ئەمە پرسەکی زۆر گرینگە کە ڕوونکردنەوەیکی جوان و لۆ دوا ڕۆژیش کە جوتیاران متمەین بن ئەم غەدریان لێکراوە. دیارە ئێمە لە کاتی ئەوەی کە ئەو گەنمەی سارانە لە مێژووی حکوومەتی عێراقدا سارانە ئەو گەنمانە تەسمیری سالوەکانی عێراق دەکەیت لەوەی مەوادی غذایی بدرێتە ئارد بدرێتە هاوڵاتیان. هەموو سارێ بە سعری مەدعوم دەدرێ لە 14 و 15 و 16 سارانی 14 و 15 و 16 حکوومەتی عێراقی بەناحەق هەرچی گەورە ئەم سعرەی کە سعری مەدعومە کردیە سعری توجاری. ئەو کاتی بەڕێز عەبادی ڕێزەرای عێراقی بوو لەبەرەوەی مەهانەی ئەوەی بوو کە ئێوە گەنمی بازرگانی لە دەرەوەی هاتووە لە دەوڵەی ئۆکرانیا و سووریا و تورکیا گەنمی جوتیاران نییە لە سعری مەدعوم کە داعمی جوتیارانە کردیە سعرێکی خەفیف سعری توجاری. ئێمە زۆر بەناحەقماندانی وەکو من مام فارس سەرۆکی ڕێکخراوی جوتیاران ئەو مەعامیە خۆبەخشەی کە خەڵات کرا کاک بەشدار هەمان کێسی جوتیارانی بە خۆبەخشی لەگە من چوین. ئێستا من لەو جێمە لە گوندی مورتکەی بە پێیان و بەوەی کە چوین بەغدا لۆی سکالامان لەسەر حکوومەتی عێراقی توبەوار کرد لەسەر خودی عەبادی و ڕێزرا و کۆمپانیای گەنم بەڵام توانیمان 52 جەرسەی محکەمە بەڕێوە بکەین. باشە مام فارس هیواتان هەیە کە حکوومەتی عێراق بڕی تری پارەی جوتیارانی هەرێم بداتن لە داهاتوودا؟ ئێمە کە ئەومان دێبوونەمان کردیا ئەو کێسەمان بە 94 جار من لەو جێ چوومە بەغدای سکالامان تەقدیم کردێ لە محکەمەکانی بەغدای کەرخ و ڕەسافە و هەتا لە هەولێریش هەولێر گوتی محکەمەی هەولێر گوتی عایدی بەغدایە بەتەمان بیدەنێ محکەمەی دوایە کە بڕێکمان پارسار وەرگرت لەو کاتی بڕیاری عەبادیمان هەروەشاندەوە کە هەرماوەشاندەوە بۆ سعریمە 3 بەش پێشتر نیوەش وەرگیرا بوو ئەو بەشەی پارساریشمان وەرگرت بۆ سعری مەدعوم. ئەو کاتی بڕیار درابوو کە کازمی ڕێزەرای عێراقی بوو ئەو محکەمەی نەستە تەنفیذ ئێمە ڕاماگرت بە ئینتیفاق ئەو بەرێ. مام فارس دەمیست بە کورتی ئەگەر وەڵامان بدەوێت تکایە ینی حەزم دەکرد بزانم باشە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانای ئێوە هەیە لە ساڵانی داهاتوودا بەرهەمی جوتیاران وەرگرن گەلمی جوتیاران وەرگن و پارەکەیان پێ بدەن بۆ ئەوەی پێویستیان بە بەغانە بێ و دادگاکانی فیدراڵ و ئەوانە وەکو بڵین بەو ڕێگایە نەچنە پارەکان وەرنەگرن؟ وەڵا من ئەمەوەی بە یعنی ڕەشبیرم لۆی لەبەرەوەی حکوومەتی خوتەیەکی متەکامیلی نییە بتوانێت گەنمی داهاتی جوتیاران وەربگرێت لەبەرەوەی هەتا ئێستا قاعیدەی سابت هەیە کە تێبگەین ئەو قاعیدە سابتە چییە؟ مەوادی غذایی کە حکوومەتی عێراقی دەداتە هاوڵاتیان ئەو گەنمێک کە لە ئێمە وەرەجێ لە جوتیارانی کوردستان و وەسەت و عێراق ئەوە دەکرێتە ئارد دەدرێتە هاوڵاتیان. ئەمە حکوومەتی عێراقی بوزەیەکی خەیالی دۆزن لە کوردستانی ئێمە ئەم مەوادی غذاییە نییە بدرێتە هاوڵاتیان هەر دەوی بدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان دوو کۆمپانیا علاساز وەر ئەویش کۆمپانیانە سەرنەکەوتن نەیانتوانی 2 ساڵ لەوەی پێش وتکە ساری بوو. من قەنەعاتم نییە حکوومەتی کوردستان بتوانێت ئەم گەنمەیەگری حکوومەتیان. مام فارس با بچینە پرسیارێکی دیکە تکایە دەزانم جوتیاران گلەیان زۆرە کێشیان زۆرە بەڵام پرسیارەکە لەوەدایە جوتیارێکی مام ناوەند ئەتوانێت بە داهاتی کاری خۆی بژیتن ئێستا لە هەرێمی کوردستاندا؟
نه دەزانم بۆ ناتوانانی بەڕێز کاک حکومات خۆی جۆتیار پیشەیەکی گەورەیە لەبەرەوەی خاک و ئاو و نیشتیمانەکەی دەپارێزی حکومت دەبی دەعمەکی خەیالی بکە لۆی بەروبوومەکەی بە بازارکە بە سعرەکی باش وەکو ئەو گەنمەی نەبێ کە ئێستا ئێمە پێوە مردی من 4 چوومە بەغدایە 52 دەرچەی محکەمەم بڕی لە بۆ قوت لە بچە ئەرک و پارەی خۆم 8,000 دۆلار لەبەر چ خۆم سەرف کردی هەتا توانین بیتە هەموو دنیا تێبگەینین بە خۆبەخشی بەڕووی لە ڕووی یاساییەوە ئەمە توانیم ئەم پارەیە جێبەجێ بکرێ و بتوانی کە زەختەکی گەورە بوو لە هەموو چەند جار لەگە قونسیلەی ئەمریکاش کۆ بوونەوە بۆ ئەم شایستە دارایەکان دەستەکانتان خۆشمان فارس هەرێمی کوردستان دەستەکانتان خۆش لەگەڵ ئەو پارێزەرانەی لەگەڵتان بوون